ئامادە کردو ئایا میدیا چەندی گرنگە بۆ ژەمسەرەکان بتوێنەوە چەندین وڵات لەوانەی یەک سپۆنسەری بۆ نەچالاکی ژینگەیەکان یاخود فیچەر یاخود ڕاپۆرت بەڕاستی لە ئاستی ئەو ژمارە زۆرێکی ئەمڕۆ گفتوگویەکی کراوەمان هەیە تایبەت بە مەترسیەکان یاخود گۆڕانی ئاوهەوا لەسەر ئاستی جیهان و بە تایبەتی هەرێمی کوردستان. ئێمە دەمانوێت لەم گفتوگۆ کراوەیە لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندن بگەینە چۆنەڵێ نەتیجەیەک یاخود بگەینە ڕێکەوتنیەک کە لە ئێستا بەتواوە کەناڵەکانی ڕاگەیاندن گرنگی زیاتر بە بابەتی ژینگە بدەن لەبەرەوەی هەمومان نەزانین لەسەر ئاستی هەرێمی کوردستان دەستگایەکی بەربڵاو یاخود ژمارەیەکی زۆر لە هەرێما هەیە، بەڵام بەداخەوە ئەو بە دوادەچنانی ئێمە کردومانە وەکو پێویست لە کەناڵەکانی ڕاگەیاندن گرنگی بە بابەتی ژینگە نەدراوە و کەمترین کەناڵ بۆ نە بەرنامەی تایبەتی هەیە، هەواڵی تایبەتی هەیە، تەنانەت تۆڵی هەواڵی ژینگە یاخود فاسیلە یاخود کورتە فلم یاخود هەر بابەتێکی تر کە ئێمە پێمان وایە لە ڕێی دەستگاکانی ڕاگەیاندنەوە دەتوانن خزمەتێکی باش بە ژینگە بکەن. بۆیە ئێمە ئەمانەوێت ئەمڕۆ وەکو قۆناغی یەکەم دانیشتنەکە ئەنجام بدەین، دواتر ئەم کۆبوونەوانەمان بەردەوامێ بێ بۆی لایەنی کەم ئێمە وەکو ڕێکخراو هاوکاری دەستگاکانی ڕاگەیاندن بین لە بابەتی ژینگەی لە ئاستی میدیا. بەڵام ئێمە ئەم بە پێچی ئەو بەڕێزانش کە بەشێکان لێرە بن شایەتی ئەو ژمارە بێت ژینگە مەترسی یەک لەو کلێنە گەورانی کە لە میدیای کوردیە هەستی پێک لە دێسە نەبوونی باڵێن زانیاری ژینگەییە پەنجە نەخستنە سەر مەترسیەکانی ژینگەیەکە ژینگەش ئەوە نییە کەسێک بگرێتەوە کەسێک نەگرێتەوە یا شارێ بگرێت و شارێ نەگرێتەوە. بێگومان هەموو دنیا ئێستا لە بەردەم قەیرانی ژینگان هەم ئەو بەشانی کە پێوترێ بەرزبوونەوەی پلەی گەرما ئەوەی کە پێوترێ بە بیابان بوون ئەوەی کە پێوترێ مەترسیەکانی ئۆزۆنەوەی کە پێوترێ لافاوەکان و ئاگرەکان و ئەشکال جۆرەها کێشەمانی میدیای کوردی تا ئێستا زۆر فەقیرە زۆر هەژارە لە ژینگەیە. خۆشبەختم کە ڕێکخراوێک هەبێت باز لە ژینگە بکات و فەندێکی هەبێت و بتوانێت ئەتوان جوڵەیەک بە میدیای ژینگی بکە. بۆیە لەگەڵ کۆمەڵە کەناڵەکان ئێمە ئەمڕۆ دانیشین دەتەڵی ئەم ئیشە ئەکەین بزانین ئایا ئێمەش وەک ئەوروپیەکان وەک عەرەبەکان وەک هەر میلەتێکی کە ئەتوانین ئەو کەلێنە لە میدیای خۆمان ناپڕکەینەوە هیوادارم بتوانین پێکەوە یەکانی گیربین چکەم بابەتێکە وتم بناڵەگرێتەوە بە تەمەنی شەگرێتەوە شارەگرێتەوە لادێشەگرێتەوە وڵاتەگرێتەوە هەرێمەگرێتەوە ینی ئەوە نیکە کەسێکمان بڵین وڵای ئێمە ئەم ژینگەیە لە باڵێ ئێمەی لێ بەدەرە ینی بەعکسەوە ئەوەنەی کە ئێمەی کورد بەدەست قەیرانی ژینگەی و ئەناڵێنین و چەند ساڵی داهاتوە مەترسیانە کە ئێستا دیاردەنەوە بن بە مەترسی پێویستە ئێمە وەک خۆمان ئەرکی سەرشانی خۆمان پەنجە بخەینە سەر ئەو خاڵانی کە بتوانین هەر هیچ نەبێت خەڵکی لێ وشارکەینەوە کە لە بەردەم مەترسیکی کەونیین کاڵین کەونیانی گەردوونی ئەمە تەنها پەیوەست نییە بەوەی کە لە شارێکی کوسلێمانیا باسی لێ بکەین. ئەوەی کە ئێمە ئێستا ئەو بابەتانی کە لە ژینگەیە زۆر ئەی ڕوژێنین و گەورەکەین هیچیان یەک لەسەر ملیۆنی ئەم مەترسیانی کە لە ژینگەی سەر گۆی زەویە دروست بووە ئەوە نەمەترسی داکنی. ئێمە هەنێ بابەتمان زۆر گەورە کردو بەڵام بابەتی زۆر گەورەشمان هێتا ئێستا باسمان نەکردووە. لێرە لێ باسەکرێت ناو بەناو بە راپۆرتێک بەلاپەڕێ لە ڕۆژنامەیەکە بەڵام وەک کێشەی ژینگەیی تا ئێستا ئەتوانم بڵێم ڕۆشنبیری ژینگەی و میدیای ژینگەییمان نییە. هیوادارین لە ئەمڕۆ بتوانین پەنجە بخەینە سەر ئەو چەند خاڵی کە هیچ نەبێ خەڵکی لێ ئاگادارکەینەوە کە بەرەو مەترسێکی زۆر گەوراوی یەکەم لایەنی کەم لە سلێمانیەوە دەست پێ بکەین ئەو بەڕێزانی کە ئەمڕۆ لێرەن دوژبەی وانی ساڵی عالەمی